یەکێکە لە گەورەترین دیدارەکانی پەروەردەیی و کللتوری و تەکنەلۆژی لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان. لە دیدارەکەدا چەند پانێڵێک بەڕێوە چوو کە لەلایەن شارەزایان و پسپۆڕانی کورد و بیانیەوە پێشکەشکرا. وەنەیدە لە مالیزیاوە هاتووە وەک شارەزایەکی بواری تەکنەلۆژی بەشداری لە دیدارەکەدا کردووە و بە گرنگی دەزانێت کە تەکنەلۆژیا تێکەڵ با کللتور و پەروەردە ببێت. لە پانێڵەکەی ئەمڕۆدا باسی پەرسەندنی ChatGPT خۆی دەکەین کە دەزانین کاریگەریەکی زۆری لە بواری ئەکادمیدا هەیە. ئێمەی پانەلیستەکان باسی ئەو دەرفەتانە دەکەین کە بەهۆی ChatGPTەوە دروست دەبن و ئەو ئاستەنگانەی دێنە ڕێگای جێبەجێکردنی لە پەروەردەدا بەهۆی شۆڕشی ChatGPTەوە. هەروەها ئێمە دەتوانین چی بکەین وەک ئەکادمیایەک و وەک زانکۆیەکیش کە دڵنیا بین پێبەپێی پێشکەوتنەکان دەڕۆین و چۆن ناسنامەی خۆمان وەک مرۆڤ لەدەست نەدەین سەرڕای ئەو تەکنەلۆژیانەی ئێستا لە کۆمەڵگەکەماندا هەیە. لەبەر ئەوە ئێمە باسی کاریگەری ChatGPT دەکەین. لە دیدارەکەدا کللتور و دابوونەریتی کوردی پیشانیە و بیانیانە درا کە بەشداریان کرد و لە نێوان یەکدا گفتوگۆیان لەسەر کرد. ئامان جانجامدانی دیدارەکە گۆڕینەوەی زانیاری و سوودوەرگرتنە لە توانای شارەزایان و پسپۆڕان و ئەو کەسانی کە بەشدار بوون. ئەمانەوێ سوود لە پەروەردەی پێشکەوتنی پەروەردەی وڵاتان ببینین لە ڕێگەی تەکنەلۆژیاوە، سوود لە بەرەو پێشچوونەکانی وڵاتان ببینین و هەروەها کللتور و پەروەردەی خۆمان بە وڵاتانە بۆ چوار وڵاتی کە ئەمڕۆ لەگەڵمانن لەم دیدارە نێودەوڵەتیایە کللتور و پەروەردەی خۆمان بناسیێنین و پانێڵەکانمان مامۆستاکانی زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە بواری ChatGPT پانێڵیانە بێت و لە بواری پەروەردە پانێڵیانە بێت بە کۆی گشتی ئەمە ئەمانەیە کە ئەم بوارانە بکەین بە شێوازێکی نێودەوڵەتی لێ بکەین و لەسەر ئاستی نێودەوڵەتی شارەزای هەم پەروەردەی یەکتر بین سوود لە ئەزمون یەکتر ببینین و هەم کللتوری یەکتر و هەم پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا لە نێوان یەکتر بگۆڕینەوە. زیاتر لە 250 کەس لە دیدارەکەدا بەشدار بوون کە بەشێکی زۆریان لە وڵاتانی ئیسپانیا و بەریتانیا و مالیزیاوە هاتبوون. بەوتی ئەو پسپۆڕانەی پانێڵەکانیان پێشکەش دەکرد ئەمە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان دیدارێک لەبارەی پەروەردە و کللتور و تەکنەلۆژیا ئەنجام بدرێت کە تیایدا شارەزایان و پسپۆڕانی چوار وڵاتی دیکە بەشداری تێدا بکەن. بڕوابادین کورسات نیوس سلێمانی.